جارێکی دیکە پەتای کۆرۆنا لە سەرچاوە سەرەکیەکەیەوە سەری هەڵداوەتەوە و تووشبوویەکی زۆر لە نەخۆشخانەکانی چیندا تۆمار کراوە. حکوومەتی ناچار بە سەپاندنی کەرەنتینە و کردنەوەی تاقیگەی پشکنین کردووە، ئەوەش ناڕەزایەتی و گردبوونەوەی بە دوای خۆی داهێناوە. دیسان کۆرۆنا تەنگی بە چین هەڵچنیەوە و لیژنەی تەندروستی نیشتیمانی ئەو وڵاتە ڕایگەیاندووە یەکشەممە پێنجەمین ژمارەی پێوانەیی لەسەر یەک لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای ڕۆژانە تۆمار کردووە کە 4347 حاڵەت بووە. لەو ژمارەش 3822 توشبوو نیشانەیان هەبووە. هەروەها 36525 کەسیان بێ نیشانە بوون. بۆ کۆنتڕۆڵکردنی بڵاوبوونەوەی پەتاکەش لە زۆرینەی ویلایەتەکانی چین کەرەنتینە و دەمامک سەپێنراوە و لە شوێنە گشتیەکانیشدا تاقیگەی پشکنین کراوەتەوە و ئەوانەی گومانی یان نیشانەکانی پەتاکەیان لێ دەردەکەوێت پشکنینی ناچاریان بۆ دەکرێت. لەگەڵەوەشدا حکوومەت جەخت لە ڕێوشوێنەکانی بۆ بەرگرتن بە بڵاوبوونەوەی پەتاکە دەکات. دژ بە ڕێوشوێنەکانی حکوومەت سەدان خۆپیشاندەر لە پەکینی پایتەختی چین کۆبوونەوە بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە سیاسەتی کەرەنتینە کە دەسەڵاتداران بۆ سنووردارکردنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەپاندویانە. خۆپیشاندەران دروشمیان بەرز کردەوە و داوای هەڵوەشانەوەی تاقیگە تایبەتیەکانی تایبەت بە کۆڤید-19 و بەستنی دەمامکیان کرد لە شارەکانی چین. لای خۆیەوە وەزارەتی دەرەوەی چین ئەم دووشەممەیە پشتڕاستی کردەوە کە هەوڵەکانی حکومەت لە بەرەنگاربوونەوەی کۆڤید-19 سەرکەوتوو دەبێت. ژاو لیجیان وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین ڕایگەیاند پێمان وایە شەڕی ئێمە دژی کۆڤید-19 سەرکەوتوو دەبێت با سەرۆکاتی حزبی شیوعی چین و بە پاڵپشتی گەلی چین. لەگەڵ کۆرۆنادا ئایدزیش تەنگی بە چین هەڵچنیوە و بە پێی ئامارەکان ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی ئایدز لە چەند شارێکی چین زیادی کردووە. ئەمەش لە کاتێکدایە کە دەسەڵاتدارانی تەندروستی لە وڵاتە بۆ چوارەم ڕۆژ لە سەریەک بەرزترین ئاستی توشبوونیان بەو ڤایرۆسە کوشندەیە تۆمار کردووە و ڕۆژانەش نزیکەی 40,000 حاڵەتی نوێی توشبوون تۆمار دەکەن.